هێڤی ئەچینە لای تەوەری سێمان. باشە باس لە بابەتێکی ئابوووریەکەین مامۆسایەت لێرەیە کە قسەمان بۆ کە سەبارەت بە ئەو ڕێکەوتنەی نێوان دانەغاز و دەستگای دارایی پەرەپێدانی نێودەوڵەتی ئەمریکا ڕێکەوتنێکیان باپەڕی 250 میلیۆن دلار واژۆ کردو بەمبەستی فراوانکردنی کێڵگەی کۆرمۆر لە هەرێمی کوردستان و هەروەها داهاتە بەدەسهاتوەکانی ئەم ڕێکەوتنە حوت ساڵی نێوان دانەغاز و DFC دەبێتە هۆی زیادکردنی بەڕێمێنانی غازی سروشتی بەڕێژەی لە 150 کە دەگاتە 200 یاخود 690 میلیۆن پێ سێجا لە ڕۆژێکدا بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی وزەی کارەبا و پیشەسازی لە هەرمی کوردستان و کوی گشتی تێچووی پرۆژەکەش 630 میلیۆن دلار دەبێت. ئەم بابەتە لەگەڵ دکتۆریات نەوزاد ئەندامی دیسکی ئابووری کورسات نیوز قساکەین لەسەرم بابەتە. دکتۆر بەخێر بێن. سپاس کامە دەبووی لێرە. دکتۆر ئەم ڕێکەوتنە چۆنە بینێ هەست ناکەی بژانوێکی باشی ئابووری بێ بۆ هەرێمی کوردستان بەدەر لە باگراوندە سیاسەکانی کە هەیەی بەتەچیت ئەو گۆڕانکاریانی کە ڕوو دەدەن لە عێراق زۆر خێرایە و هەوەندە نابێ هەفتەیەک بەسەر ڕێکەوتنی نێوان فەڕەنسا و عێراقدا تێپەڕیەوە کە بەبڕی 27 میلیارد دلار ڕێکەوتن کرا لە ژێرخانی ئابووری عێراق بە تایبەت لە ووزە و کە دابینکردنی کارەبا و گازی سروشتیدا دەبینین بە ماوەیەکی کەم هەفتەیەک تێنە پەڕیوە ئەمریکا ڕاستە و خۆ تەداخل دەکات یاخود وەبەرهێنان دەکات فۆرین دایرێکت ئینڤستمنت واتە وەبەرهێنانی دەرێکی ڕاستە و خۆ لە هەرێمی کوردستان زۆر کەم بووە لە ساڵانی پێشودا بۆی نازیگیری بارودۆخی سیاسی و ئەمنی و شەڕی داعشەوانێ تا ڕادێکی زۆر و کۆمپانیانش کە بیانی بوون لە هەرێم کشانەوانێ لەبەر بارودۆخەکان نیانتوانی بەردەوام بن بەڵام ئێستا دەبینین دووبارە لە ساڵی 2019ەوە بژانەوەیەک هەیە بەڵام بەداخەوە 2020 دووبارە کۆنا بارودۆخەکەی ئاڵۆز کردوانێ بەڵام ئێستا دەبینین عێراقیش و هەرێمی کوردستانیش بۆتە جێگای احتیمامی وڵاتان بە تایبەت وڵاتانی ئابووری بەهێز وڵاتانی زلهێز دەیانێت وەبەرهێنانەکانیان بخەنە ئێرەوانێ ئەمە چەندین ئاماژەی زۆر باشی تێدایە هیچێک لەو ئاماژە باشانەوەیە کە ژێرخانی ئابووری وڵاتانە بەهێز دەکات هەلێکی کاری زیاتر دەڕەخسێنێت پشت بە ناوخۆ بەرهێمێنانی ناوخۆ بە سێنێک دەرەکی ئەمانە لایەنە زۆر باشانن کە ئەگەر بارودۆخەکە لەبار بێت یاخود بەردەوام بێ بەم جۆرە لە چەند ساڵی ئایندەدا هەرێمی کوردستان بە تایبەت لە ڕووی ووزەوانێ لەسەر نەخشەی جیهانی کاریگەری گەورەی دەبێت. ئێمە گەر تەماشاکەین بابەتەکەمان لەسەر گازی سوشتیە بە هەرێمی کوردستان تقریبەن بەپێی ئەو توێژینەوانی داناغاز کردوێتی لە ساڵی 2008 و 2009 کە هاتووە لە هەرێمی کوردستانەوە بەرهێنان دەکات نزیکەی زیاتر لە 6 تریلیۆن پێسێجا گازی یەدەیجی دڵنیایی هەیە کامەت کردوێتی لە 103 گازی یەدەیجی جیهانی ئەگەر لەسەر ئاستی جیهان پۆڵێنێک بکەین لە دێمینەوەتە لە یەک تادا هەرێمی کوردستان ژمارە دێ ئەمە ژمارێکی زۆر گەورەیە بۆ هەرێمێکی وا بچووک بتوانێت گازێکی هێندە زۆری هەبێت سروشتی لە یەدەگەگەیدا و ئاماژەکانیش بەرەوە ئەوە دەڕوات کە لە چەند ساڵی ئایندەدا وردەیتر گازی سروشتی بێتە جێگرەوەی نەوت بۆ پیسکردنی ژینگە بۆ ئەو کێشانی کە بۆ ژینگە دروستی کردووە لە ڕوو هەروەها لە ڕوو ئابوووریەکەشەوە نەوتکە ئەم هەموو جێگۆڕچێ و نرخ گۆڕانی بەسەردێت بۆیە ئاماژەکە بۆن کەیتر پشت بە غاز ببەسرێت و بیرمان نەچێت بەرهێمێنانی کارەبا لە هەرێمی کوردستان و لە عێراقیش پشت بە غاز دەبەستێت ئێستا و قەیرانی عێراقەتی ئەوەیە کە گازی سروشتی نییە یاخود کەمە خودی عێراق لە چەند ساڵی ڕابردوودا لە ئێرانەوە هاوردەی دەکرد ئەمە وای کرد بە خۆتان ئاگادارن لەم چەند مانگی پێشوای ئێران بە کەمکردنەوە و دوجار بەبڕینی هەم کارەبا و هەم گازە سروشتیەکەش خەیرانێکی گەورەی بۆ عێراق دروست کردی. دکتۆر شتێکی تر هەیە هەرێمی کوردستان ماوەی چەند ساڵێکە لەگەڵ بازارەکانی جیهان سەبارەت بە نەوت مامەڵەی هەیە و نەوتی خۆی دەنێرێتە دەرەوە ئەم هەنگاوە و ئەم گرێبەستەی کە ئێستا کراوە لە نێوان بڵێن ئەم ڕێکخراوە ئەمریکیە و لەگەڵ داناغازە ئەمە ئیتر هەنگاوی یەکەمە بۆی کە هەرێمی کوردستان ئیتر بچێتە سەر نەخشەی بە بازارکردنی جیهانی غازی سروشتیش بەتاکید
خۆی هەتا ئێسانی ئەو غازە سروشتەی کە لە هەرێم بەرەم هاتووە ئەتوانین بڵێن لە 100 پێداویستی ناوخۆشی پڕ نەکردوێتەوە ینی گفتەکەەوەی بەشی ناوخۆی نەکردو نەک بۆ دەرەوە بنێری بەڵام لە ئێستا بە پێ و راپۆرتی کە بڵاو کراوەوە لە 150 توانای بەرەمێنان زیاد دەکات واتە لە ڕۆژێکدا زیاتر لە 600 ملیۆن پێسێجا بەرهەم دێنێ کەمە ژمارێکی زۆر گەورەیە و دەتوانێت 100 قەیرانی کارەبا کۆتایی پێبێنێت و هەروەها لە ژێرخانی بواری پیشەسازی و کارگەکان کە پێویستیان بە وزەیە ئەم دابینی بکات بۆیان و دوجاریش پل بەهاوێژێ بۆی کە هەناردە بکرێ بۆ دەرەوە وەک چۆن ئێستا ئێمە هەرێمی کوردستان لانی کەم ڕۆژانە 450,000 بەرمیل نەوت هەناردی دەرەوە دەکات ئەم هەنگاوە توانێت ئەوە بکەم لە ساڵی 2023 بە دواوانێ بەڵێ لەگەڵ زیادکردنی توانای بەرهەمداری دەتوانێت چونکە ڕێژەیە دەگەکە زۆر زۆرە ینی 6 تریلیۆن عفو پێسێجا ژمارەی زۆر گەورەیە و دەتوانێت من گەشتبینم بەوەی دەتوانێت شان بەشانی نەوت داهات بۆ هەرێمی کوردستان بەدەست بێنێت یعنی ئەگەر لە ساڵێکدا ئێمە نزیکەی 300 ڕۆژانە 300 ملیۆن مەتر پێسێجا بفرۆشین ساڵانە داهاتی نزیکە بێتەوە لە 4 بۆ 5 میلیارد دلار کامە بڕێکی زۆر زۆرە یعنی بۆ هەرێمی کوردستان لە ڕووی دابینکردنی داهاتەوانێ پڕکردنەوەی پێداویستیەکانی بودجەوە موچەوانێ بە دڵنیاییەوە بەڵێ هەرێمی کوردستان پێدەخاتە قۆناغێکی زۆر گەورە و گرنگ واتای تر پێویستی بە هەم لانی بەغداد نابێ بۆ نمونە بۆ بودجە بۆ موچە و هەروەها هەم دەشتوانێت پێچەوانە بێتەوە دۆخەکە ئەم غازی سروشتی بفرۆشێ بە عێراق و ئەم بێتە سەرچاوی دابینکردنی وزە لەگەڵ عێراقدا یاخود بە ڕۆڵێک زۆر گرنگتر دەبێت لەوەی کە ئێستا هەیە ینی لە هەرێمێکی بەکاربەرەوە بێتە هەرێمێکی بەرەمهێن باشە مامۆستا پەرەپێدانی کەرتی وزە دەتوانێت کاریگەرێک لەسەر کەرتەکانی دیکە دروست بکات دەتوانێت هاوکار بێ بۆ پەرەپێدانی کەرتەکانی دیکەش بەتەچی دووزە بڕڕی پشتی هەموو کەرتەکانە ینی کە تۆ وزەت نەبوو کەرتەکانی تیژی شان پێ ناترێت ینی تۆ کارگەیەکدا دەمەزرێنی یاخود بواری گەشت و گوزارە یاخود هەر بوارێک هەر سێکتەرێک تەماشا دەکەی یەکەم شت پێویستی بە وزە هەیە پێویستی بە کارەبا هەیە ینی زۆربەی زۆری پرۆژەکان لە هەرێم کە شکستی هێناوە زۆربەی کارگەکان کە داخراوە یەکێک لە هۆکارە گرنگەکانی دەگەڕێتەوە بۆ نەبوونی کارەبا زۆرێک لە کۆمپانیاکان یاخود بەرەمێنەکان تەماشا کە تا ئێستش کێمە قسە دەکەین پشت بە کارەبای مۆلیدەی خۆی دەبەستێت یعنی مە گەورەترین کێشە بووە بۆی لە ڕووی تێچوونەوانێ کە ساڵانە ینی چەندین میلیۆن دلار لە هەرێمی کوردستان بە تایبەت و لە عێراقیش بەگشتی ژمارەکە زۆر زۆر گەورەترە کە پارە خەرج دەکرێت لە کەرتی تایبەتە بۆ وزە بۆ بەسمان لە مۆلیدەیە لە کڕینی گاز و لەو بابەتانەیە ئەگەر ئەمە کۆتایی پێبێ قازانجەکە بۆ کەرتی تایبەت زیاترە تەنانەت حکوومەت نییە و حکوومەتیش دەتوانێت کە دابینکردنی وزە بوو بەشێکی زۆر لەو داهاتانی دەستکەوێتەوە لە فرۆشتنی وزە بۆ نمونە ناوخۆ لە دابینکردنی کارەبا جێی کەرتی تایبەت بگرێتەوانێ و خەڵکیش لەو باوەڕدام کاتێک کە کارەبای بەردەوامی هەبێ کێشەی لە پێدانی پارەی کارەبا نابێت وانە کاتێک کە کارەبای بەردەوامی هەبێ پێویستی بەکردنی نەوت و ئەوە نابێت بە تایبەت بۆ زستان و بۆ بابەتی خۆگەرمکردنەوە ینی ئەمانە زۆرێک لە کێشەکان چارەسەر دەکات و دنیا ئەمڕۆ بەرەو تەکنەلۆجیا بەرەو وزەی خاوێن دەڕوات ینی لە تەواوی جیهاندا تەنانەت کارگەشتوتەوەی زۆربەی وڵاتان هانی کۆمپانیەکانی ئۆتۆمبیل دەدەن تەنانەت ئۆتۆمبیلەکانیش کارەبایی بن بۆی چیتر ژینگە پیس نەکرێ بۆ بە هەرێمی کوردستان ینی بەو پلانی کە بۆی دانراوە من لەو باوەڕدام لە چەند ساڵی ئایندەدا ئەگەر لەسەر ئەو ڕێچکە و پلانە بڕوات کە بۆی دانراوە لەلایەن وڵاتانی دنیا و وڵاتانی زلێ زمانێ بە دڵنیاییەوە ساڵانێکی گەشتر چاوەڕێ دەکات لە ڕووی داهات لە ڕووی بژێوی لە ڕووی ئارامی لە ڕووی هەموو بابەتەکانەوە بە تایبەت ئێمە بیرمان نەچێت گەورەترین کێشەکە لە وڵاتەیە هەیە لە پاش قەیرانی وزە و پێداویستیەکانی دەبینین قەیرانی هەلیکارمان هەبووە گەنجێکی زۆرمان هەیەدانە مەزراوە بە بۆنەی ئەم کەرتانەوانێ هەلیکار دەڕەخسێ خەڵکیی زۆر دەچێتە سەرکار ینی ئەمانە هەمووی تەواوکەری یەکەن ئەگەر بەلایانی سیاسی و ئابوووریەکەشە تەماشایکەین ئاماژێکی زۆر بەهێزە بۆ هەرێمی کوردستان بەمانای چی دێ بەمانای ئەوەی کە مەسجێک پەیامێکە هەرێمی کوردستان بە تایبەت و عێراقیش تا ڕادێک من ناتوانم لەسەر عێراق زۆر قسە بکەم بەڵام لەسەر هەرێمی کوردستان کاتێک ئەمریکا خۆی ڕاستە و خۆ وەبەرهێنان دەکات
کاتێک فەڕەنسیەکان دێن کۆمپانیەکان ئەمە مانایەک دەگەێنێت دەگەن ئایندەگرێ بەستی لەگەڵ هەرێمی کوردستاندا کردو بۆی کە وەبەرهێنان بکات. ئەمە مانایە کە بۆ ئەوی کە ئەم زۆنە یاخود ئەم هەرێمە پارێزراوە یاخود جێی وەبەرهێنانی ئێمەیە ئەمە ئاماژەیەکە بۆی کە ئەو ڕەتکردنەوەیکی ئەو هەواڵانەیە کە باز لەوە دەکرێت ئەمریکا یان وڵاتانی هاوپەیمان یاخود وڵاتان بە شێوشی گشتی لە عێراق دەکشێنەوە و لە هەرێم دەکشێتەوانێ و دۆخی ئەفغانستان دووبارە دەبێتەوە نەخێرەمە ڕاست نییە چونکە دۆخی ئابووری ئەفغانستان و عێراق و هەرێمی کوردستان زۆر جیاوازترە و عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتر ینی زۆرێک لەو ڕێگانی بڕیوە کە ئەمریکا 20 ساڵە لە ئەفغانستاندا دەیویست بی بڕێونەی نیان دەهێشت ڕێگر بوون و هەرێمی کوردستان ژماری دانیشتوانەکەی کەمترە بەرامبەر بەو سەرچاوە سروشتێ گەورەی کە هەیەی بۆیە زۆر بە ئاسانتر دەکرێت تۆ ئیسیسمار و وەبەرهێنانی تیا بکەیت و زەرەر نەکەیت. ئەمە پرسیارەکەی لە هەندێک شوێن تۆ ئیسیسمارەکەی وەبەرهێنان دەکەی پارێکی زۆر سەرف دەکەی بەڵام دەرەنجام بە زەرەرە بۆ تۆ واتە هیچ قازانجێکت نەکردو تەنیا زەرەر کردو بەڵام هەرێمی کوردستان نەخێت بەپی هەڵکەوتەی جوگرافی شوێنەکە بەپی سروشتی ناوچەکە سامانی سروشتی لە نەوت و لە گازی سروشتی و لەم بابەتانەوەی کردووە کە شوێنێکی زۆر دەوڵەمەند بێ و بێتە شوێنێک چێبڕچەی لەسەر بکرێت ناوچەیەکە کە وڵاتان چێبڕچەکەن چێ بتوانێت زۆرترین پشک بۆ خۆی بەرێ لەوە بەرهێناندا. یاد نەوزات ئەندامی دیسکی ئابووری کورسار نیوز سۆر سپاس دەکەین کامڕۆ لەگەڵمانان سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکەن. سپاسکە لەگەڵ دەستخۆش.